قوبەت تاڵەبانی جێگری سەرۆکوەزیران سەردانی وەزارەتی کاروباری پێشمەرگەی کرد و لەلایەن شۆڕژ ئیسماعیل وەزیری کاروباری پێشمەرگە و ئەفسەر و پلەدارەکانی وەزارەتەوە پێشوازی لێکرا. لە کۆبوونەوەکدا باس لە هەنگاوەکانی چاکسازی وەزارەتی پێشمەرگە و دۆخی ئێستای هەرێمی کوردستان کرا و ئامادەکاریەکان بۆ بەرەنگاربوونەوەی هەر ئەگەرێکی نەخوازرا و هێرشێکی گریمانی کراوی تیرۆرستان تاوتوێکرا. جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەستخۆشی لە هێزەکانی پێشمەرگە کرد لە پای ڕاپەڕاندنی کارەکانیان بە باشی و پاراستنی ماف و ژیانی هاوڵاتیان و ڕاشی گەیاند لە هەموو قۆناغەکان پێویستمان بە هێزێکی تۆکمە و لێوەشاوەیە. لە ئێستاشدا دەبێت زۆر بە ئاگابین لە پلانی تیرۆرستان و لە ئەگەری زەفەرهێنانیان و وتیشی متمانەی تەواومان بەتوانای هێزەکانمان هەیە. دەستخۆشیان لێ دەکەین و ئێمە هەمیشە پاڵپشت و هاوکاریانین. سەبارەت بە چاکسازیەکانی وەزارەت قوبات تاڵەبانی وتی چۆن لە کابینەی پێشوو دەستمان کرد بە چاکسازی لەم کابینەی ئێستاش بەردەوام دەبین و لە کابینەی داهاتووش هەر درێژەی دەبێت چونکە چاکسازی پرۆسەیەکی بەردەوامە. جێگری سەرۆکوەزیران ستایشی پاڵپشتی هێزی هاوپەیمانانی کرد و وتی ئەوان چاویان لەوەی هەنگاوەکانی چاکسازی جێبەجێ بکەین و هێزەکەمان هێزێکی نیشتیمانی ڕێکخراو بێت. هەر لەو بارەیەوە قوبات تاڵەبانی گەشتبینی خۆی نیشاندا لە گەیشتن بە ئامانجەکانی چاکسازی و متمانەی خۆی دووپاتکردەوە بۆ توانای وەزیری پێشمەرگە و بەرپرسانی تری پێشمەرگە لە جێبەجێکردنی پرۆسەکە بە تایبەت کە ئێستا پلان و ئیرادەیەکی بەهێزەیە بۆ ئەوەی هەنگاوەکان بە باشی تێپەڕن. لە بەشێکی تری قسەکانیدا قوبات تاڵەبانی بە بەرپرسانی وەزارەتی پێشمەرگەی ڕاگەیاند کە پێشمەرگە هێزێکە بۆ پاراستنی گشت هاوڵاتیان، بۆیە دەبێت نیشتیمانیانە بیر بکەینەوە و ئامانجی سەرەکیمان پاراستنی سەرماڵی هەموو کوردستانیان و خزمەتکردنیان بێت بەبێ جیاوازی. لای خۆشیەوە وەزیری کاروباری پێشمەرگە سوپاسی جێگری سەرۆکوەزیرانی کرد کە هەمیشە پاڵپشت و هاوکار بووە بۆ پێشمەرگە و جێبەجێکردنی هەنگاوەکانی چاکسازی و ئاماژەی بۆش کرد کە بەردەوام دەبن لە خزمەتکردن و پاراستنی ژیانی هاوڵاتیانی کوردستان.